ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان زیاتر لە 17 ڕۆژە نەوتێرێم ڕاگیراوە دوای بریارەکەی دەستەی ناوبژیوانی پاریس تاکو ئێستا هەناردەی نەوتێرێمی کوردستان دەستی پێ نەکردووە و دەقی بریارەکەی دادگای پاریسیش بڵاوکراوەتەوە کە دەبێت تورکیا زیاتر لە ملیارێک و 400 میلیۆن دلار بدات بە عێراق لە بەرامبەر هەناردەکردنی نەوتێرێم کە پێشێلکردنی ڕێکەوتنی ساڵی 1970 نێوان عێراق و تورکیای لە بەرنامەی ڕۆک سەرەوەکەین بۆچی 17 ڕۆژە نەوتێرێم هەر بەردەوامە لە ڕاگرتن هەناردەکە دەستی پێ نەکردو خەرەکە لەکوێدایە و لە گەری بەردەوامبوونی نەوتێرێم پشکی هێرێم و شایستەدارایەکانیان چی بەسەردەی و بودجێ عێراقیش بەکوێ گەیشتووە و چەند پرسێکی تریش تایبەت بە دۆخی دارای هەرێم و عێراق تاو توێ دەکەن لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق لە لیژنەی ئابووری و پیشەسازی و بازرگانی کاک سۆران بەخێربێ سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین 17 ڕۆژە نەوتەکە ڕاگیراوە هۆکار چییە دەست پێ ناکاتەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعا عێراق جارێکی تر سیاغی ئەو عەقدەی خۆی کە هەیبووە لەگەڵ تورکیا و چەندێکە هەرێمی کوردستان بە گرێبەستێکی تری 50 ساڵە کاری پێکردووە پێویستی بە ڕێوشوێنی نوێی ڕێکەوتنی نێوان عێراق و تورکیا هەیە و بەشێکیشی پەیوەندی بە لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای تەحکیمی دەولی پاریسەوە هەیە باش بەشێکیشی پەیوەندی بە هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان و بۆری نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهانەوە باش زاگە و بەشی بە تورکیا بۆمان ڕوونکەوە چیە دوای لەسەر هەرێمیش قسە دەکەین طبعا قەرەبوویە کەوتۆتە سەر تورکیا باش کە ئەوە چۆن ڕێک دەکەون وەری بگرنەوە لە تورکیا ئەوە جارێک ماوە و ئەوەی کە کرێی نەقڵ و گواستنەوەکە کە تورکیا حەقێکی تایە هەیە بەڵام بە چەند هێندەی بە سێ هێندەی نەوتی کەرکووک نەوتی هەرێمی گواستوەتەوە تورکیاوەتە تێچوەکەی زۆر بووە کە ئەم تێچوە زۆرە عێراق نایدات و ڕێکەوتنەکەشی لەگەڵ تورکیا بەو جۆرە نییە واتە هەرێم زۆر زیاتری داوە کە گومانەکرێ ئەم زیادەیەی لە کرێی گواستنەوە داوێتی خۆی لە چەند مەرحەلەیەکە سوودمەندە لێی شەریکە لی کۆمپانیاکانی خۆیان تا ئەمە یەکلایی یەکرێتەوە زائیدەن ئێمە بۆریەکمان هەیە کە لە خوورمەڵەوە دەست پێیەکا تاکو و بەندەری جیهان لە سا 74 ئەم بۆریە لە خاکی تورکیایە باش تقریبا 896 کیلۆمەترە بۆریەکە کە ئەڕوات بەرەو بەندەری جیهان لە سا 60 ئەم بۆریە کاتی خۆی فرۆشراوە بە ڕووسنەفت لە سنووری کوردستان مەبەست بەڵێ بەڵێ لە 140 کۆمپانیای کار لە کاتێکا خۆی کە لە ساڵی 2010 دەستیان بە دروستکردنی کرد تقریبا 600 میلیۆن دۆلاری تێچووە هاتوون فرۆشتویانە و بەشەی ئەو لە سا 60 بە ڕووسنەفت بە ملیارێک و 700 میلیۆن دۆلار کە ئەمە عێراق شۆک بووە ئەڵێ تۆ بە پارەی حکوومەت بۆریەکە دروست کردووە ئێستا لە سا 40 کۆمپانیایەکی ئەهلیە لە سا 60 کۆمپانیایەکی ڕووسیە ئەو بەشەشی کە ئەکەوێتە خاکی تورکیا لە سا 74 هی بۆ تاشە کۆمپانیای وزەی تورکی کۆمپانیای وزەی تورکی کە داواکەی لەسەر بۆرێک لە سنووری کوردستان لە 26 بەڵێ لە سا 74 لە خاکی تورکیا تا بەندەری جیهان زۆرینەی ئەو ڕێگایە ئەمەش بۆ خۆی هێشتا یەکلایی نەبووتەوە چونکە ئەمان فرۆشتویان و پارەکەی کوا پارەی فرۆشتنی بۆریەکەش دیار نییە ئەی چی لە هاتووە پارەی شیرینی نەوت دیار نییە سەبەچەند دەخامنێرە شیرینی نەوت باسی پێ 4 میلیارد 5 میلیارد دلار دەکرێت لە کابینەی حوتەم و هەشتەمەوەوانە بەڵێ هەردوو لایەن یەکێتی و پارتی لی سوودمەند بوون بۆ عێراق لێکۆڵنیوەڵەوە دەکا پارەی فرۆشتنی بۆریەکە و شیرینی نەوتەوەوانە ئەوانە بۆ خۆناغی داهات و ڕەنگە بە خۆناغی داهات بەڵێ باشە ئەی سەدیارنیەکەی دەست پێ دەکاتەوە تورکیا ئەوەش دروستە کە دەڵێن داوای کردووە کە سکاڵای دووەم لە 2010 بۆ 2023 لا بە برێک کە ویش سکاڵای کتری عێراقە لەسەر تورکیا بەڵێ خۆی
دوو مەرحەلە بووە سکاڵایە تا 2010 ئەوە یان یەکلایی بۆتەوە. لە دوای ئەوەش ئەم پرۆسەی هەر بەردەوام بووە تا ڕاگررتنی نەوتەکە ئەو قۆناغەشی ماوە. ئەمانە پێویستی بە ڕێککەوتنی نوێ هەیە لەگەڵ تورکیا، پێویستی بە تەفاهم هەیە، یا پێویستی بۆیە بە سکاڵاکە بڕوە، یان کێ ئەڵێ جارێکی تر کار بەو ڕێککەوتنە ئەکەنەوە و بەردەوامە بێ هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیانەوە. بۆ قسە هەیە لە شوێنی تری شەهۆنار دەبێت. هەندێک قسە هەیە کە عێراق بیر لە ڕێگای تر بکاتەوە بۆ گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان. ئەمانە هەموو هێشتا تقریبان یەکێک لە گرفتەکان کۆمپانیاکان بوو کە لە هەفتەی پێش و کۆمپانیاکان ڕازی بوون بە سێعری برێنت نەوتی هەرێمی کوردستان بفرۆشرێ و وەری بگرن و بیفرۆشن. لە کاتێکە ئەو فەرقی تا ئێستا و تویانە نەوتی هەرێمی کوردستان بە کەمتر لە برێنت بەوەندە هەمان ئەو کۆمپانیایی کە کڕێوتی ئێستا ڕازیە بەو نرخی عێراق. دەرکەوەم جیاوازیەش هەر بەڵێ بەشێکیش بووە لە گەندەڵی ناشەفافی دەڵالی دەسی سێ کە خۆیان لە پشتەوە لەگەڵی شەریگون هەموو ئەمانەی تیا بوو. باش ئێستا وەزارەتی نەوتی عێراق ئامادەنیە کرێبۆری نەوتێریم لە ناو خۆ بدات بە کۆمپانیای کاربۆز نەفت کێشە هەیە لەسەرەوە؟ ئەوە بۆری عێراقە، بۆری هەرێم خۆمانە، یعنی ئێمە بۆچی کرێبین؟ ئەمە یەکێکە لە مەوزوعەکان کە هەرێم تایە تۆمەتبارە کە چۆن ئەمەی کردووە. باشە بەزەوەی بە پێی بڕارەکەی دادگە ملیارێک و 977 میلیۆن دۆلار دەبێت تورکیا قەرەبوو بدا لە بەرامبەریش عێراقیش 526 میلیۆن دۆلار بدا بە تورکیا. ئەوە بڵێن ئەگەلێ دەرکردنی کە میلیارێک و 471 میلیۆن دۆلار دەمێنێتەوە کە دەبێت تورکیا بیدات. تورکیا مادێ و پارەی بدا خۆی ناڵێم یاخود دەبێت هەرێم بیدا. ئەوەش گرفتێکی ترە، ئەوەش یەکێکە لە گرفتەکان کە هێشتا دیار نییە چی لێەکەن، چکە قسە هەیە کە عێراق بەڕسمی بۆ تەنفیزی ئەو قەرارە داوای پارەکاکە لە تورکیا. باش و بەشێکی تر دوو گرفتی تر هەیە کاک حەکیم. یەکێکیان ئەو پارەی پێشوەختەیە کە بۆ فرۆشی نەوتی هەرێم ئەمان وەریان گرتووە و نازانرێت چی دەکراوە. بڕەکەی دیارە؟ مەبالغ ئەوترێ بەس بە دەقیقی من لام نییە. ئەگەر سەیری تەقریری دیلۆیتکەی مانگانە کە بڵاوی کردێتەوە چەند مانگجارێ باز لەواکە کە پارەی وەرگرتنی فرۆشی پێشەکی چەند بووە. باش یەکێکی تر لە گرفتەکانەوەی بەشێک لەم کێڵگانە نیسبەیەکی فرۆشراون بەم کۆمپانیا نەوتیانە. ئەها لە ڕابردووە نامەیەکی وەزیری سامانە سروشتیەکان ئاشتی ئەورامی بڵاو بووە کە عەرزێکی کردووە بۆ تورکیا لە بەرامبەرەو قەرزانی کە لە لای هەرێمە چەند کێڵگەی نەوتی لە هەرێم پێشنیار کراوە کە بیفرۆشن بە تورکیا. بەشێک لە کێڵگە نەوتیەکان ئێستا فرۆشراون، نیسبەیەکی فرۆشراوە. باش یعنی هەرێمی کوردستان سەر ڕایەوەی نەوتەکەی تاڵان کردووە، خەڵک لی زەرەرمەند بووە، بەشە بوو جەمان بەو هۆیەوە لە بەغدا بڕاوە، چووە بۆریەکەشی فرۆشتووە، چۆ بەشێ لە کێڵگەکانیشی فرۆشتووە، نیسبەیەکی فرۆشتووە بەو کۆمپانیایانە. خۆشی نیسبەیەک لە کۆمپانیاکانی کڕیوەتەوە. یعنی ئەمەی کە هەرێمی کوردستان کردوێتی ئیستیعمار کاچێ وڵاتێک داگیرەکە ئاوا لە داهاتی نەوتەکەی ناکا بەڕاستی. یعنی لە داگیرکەر زیاتر خراپتر مامەڵەگە نەوت کراوە. بەڵێ ئێستا کاک حەکیم ئەگەر تەماشا بکەی با پیشانت بدەم ئێستا ئێمە نەوتی هەرێمی کوردستانمان لە چ قۆناغێکایە و لە چ دۆخێکایە. ئێمە ئێستا کێڵگەی خۆرمەڵەمان هەیە کە ڕۆژانە 145,000 بەرمیل نەوتی هەیە. باش ئەمە زۆرترین نەوتی هەرێمی کوردستانە کە خورمەڵەهی هەرێم نییە. لەکوێیە؟ خورمەڵەهی عێراقە. هەرێمی کوردستان لە ساڵی 2002 داگیری کردووە. ئێستا عێراق داوای ئەوە شەکا بە فەرمی داوایان کردووە. بەڵێ لە دوای ئەو تاوکیە کە ئێمە ئێستا 55,000 بەرزترین بەرهەمی ڕۆژانەی نەوتە لە تاوکی کە 55,000. لە دوای ئەو شێخانە کە 36,000، لە دوای ئەو ئەتروشە کە 43,000، سەرسەنگە کە
15,000 هەولێر 15,000 کۆڕۆمۆر 14,000 گەرمیان 6,500 عینسەفنی 6,000 بەجیل 3,970 تەقتەق ئەمە کارە ساتە گەورەکەیە تەقتەق ئێستا ڕۆژانە 3,960 بەرمیل نەوتی هەیە لە کاتێکە لە سەروی 160,000 ڕۆژانە بەرمیل نەوتەوە بەرهەمی هەبووە بۆ هەندەکەمی کردوات و 3,000 لەبەرەوەی ئەوەندەیان زەخت لێ کرد ئەمانە یانزانی تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستان کاتیە ئەبێ خێرا چی تایە دەریهێنن یعنی ئێستا ئەمە کۆبکەرەوە باشە ئەمە کۆبکەرەوە خۆرمەڵی لێ دەرکە کە 145,000 ئێمە نەوتێکی وامان نییە ئێستا هەرێم نەوتی وای بەدەستەوە نەماوە عێراق داوای خۆرمەڵە و کۆڕۆمۆری شەکە کێلگە غازیەکەش بەڵێ لەبەرەوەی ئەوە بە پێی ناوچەی مادەی 140 مناطق متنازع عەلەیها سەیطرەی ئیدارەی پێش 2003 هی عێراقە هەرێم خۆی اعترافەکە کە ئەو کێڵگانەی داگیر کردووە ئەمەش دۆسیەکی ترە هێشتا ماوە باشە بەس ئێستا باشە ئەوە نەوتەکە ڕاگیراوە نافرۆشرێ ئەی گرێبەستەکان چی لێدە ئیدارەدانەکەی ئەی موچە چی لێدێ مادەم هەروەستاوە نەوتەکە ئەوە هەڵوەسراوی ماوەتەوە خۆی ڕاگررتنی نەوتەکە پەیوەندی بەوە نییە کە هەرێم ڕایگرتووە هەرێم دەسەڵاتی بەسەریان نەماوە ئێستا عێراق تەحکومی پێوە کار کاتێک ڕێکەوتەوە لەگەڵ تورکیا و گرفتانە حەلبوونە و دەڕوا ئێمە نەوت سۆمۆی فرۆشی ئەو یەکلایی بۆتەوە ئەمانیش ڕێکەوتون کە بەو جۆرەیە و دەسەڵاتی تریان نییە ئێستا خەریکن بە قاچاق نەوت بە تەنکەر ئەهێنە نەیبن بۆ مەسفاکانیانەوێ لە ڕێی ئێران و تورکیا بە قاچاق نەوتی هەردوو لە بەڵدڵنیاییەوە چکە ئێستا نەوتێکی زۆر وەستاوە و ئەمبارە و کۆمپانیاکان ئێستا لە کارانین و ئێستا بیر لە قاچاقی تەنکەر و پاڵاوگە یاسایەکانەکەنەوە ئێمە لە بەردەم پەسەندکردنی یاسای بودجەی عێراقین باش کە هەندێک هەواڵ هەیە بتوانین پێش دەژن خوێندنەوەی دووەمی بۆ بکەین بۆی پاشی جەژن دەنگدانی بمێنێ واتە لە جێبەجێک بوون و پەسەندبوونی یاسای بودجە ئێمە بەشە بودجەمان لێەوە دێت ئەبێ ئەم قۆناغش تێپەڕێنین بۆی زامنی بەشە بودجەی خەڵکی کوردستان بکەین چکە بەڕاستی ئەم هێزانەی لە هەرێمی کوردستان چەند ساڵە نەوتەبەن و بە ناشەفافی داهاتەکەی بەشی کەمیە دەنەوە بە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان زەرمەند بووە لە ئەم سیاسەتەی ناویان نائابووری سەربەخۆ سوودمەند نەبووە لە بەرهەمە نەوتیەکانی بە سیعرێکی گران بەرهەمە نەوتیەکانی کڕیوە و لە زستانە بەرمیلێک نەوتیان پێڕەوا نەبینیوە تێپەڕاندنی ئەمە بەوە دەبێت کە بەشە بودجەی خەڵکی کوردستان بێنینەوە هێشتا خاڵە سنووریەکان دەبێت نیوەی داهاتی اتحادیە بدرێتەوە بە عێراق نەوت سۆمۆی فرۆشیە ئەو کاتە بەشە بودجەمان بۆ دێ بەڵام بەشە بودجەیە کە ئەمان نێن وەکو داهاتی نەوتەکە لە سا 60 بە ناوی جۆرا و جۆرەوە ونکەن وەکو 400 میلیارەکە بڵێن دامانەوە بە قەرز ون بوو 400 میلیارەکە ئەیکوا خۆ هێشتا ئێمە موچەمان لە مانگی دوایە و 3,000 دەستی پێ کردەوە ئێمە بەرەو ناوەڕاستی چوارە ڕۆین عێراق ئێوێ لە هەفتەی داهاتوو موچەی مانگی 4 بدات باش بەس ئێستا پارەکە هەرم دەنێرنە تا بودجە پەسەندەکە ئێستا مانگی 3 دەبێت خۆ بودجەی موچە خۆرانی هەرێم دابین بکرێ بۆ مانگی 3 ئەوە پەیوەندی بە هەرێمەوەیە بێ خۆی ڕێکەوتنەکەی چۆن کردووە ئەم ڕێکەوتنە کاتی تا ئەگەینە بودجە چۆن کردوێتی ئایا وا کردوێتی کە بەشە بودجەی هەرێم بێت لەبەرەوەی نەوتەکە تەسلیمی سۆمەوەکەی حەقی خۆمانە بەشە بودجەمان بێت بەڵام هێشتا دەست پێکردنەوەی هەناردەی نەوت ئەو گرفتانەی ماوە بێ چارەسەر بکرێ لە هەموو کاتێکا ئێمە کە یاسای بودجە تێپەڕێ ئەگەر ئەم دوو حیزبە ئەم هەموو شەڕ و ناکۆکیی هەیەە زەربە نەدەن لەوە چکە لە ڕاستی ئەوەش گرفتێکە کە ئێمە لە بەردەم پەسەندکردنی یاسای بودجاین کە بێ هەموو پێکەوە بتوانین ئیستیحقاقی خەڵکی کوردستان لە بەغدا بچڕین و وەری بگرین بۆیە تا ئەو کاتە تەسەورەکەم لە ڕێکەوتنەکەیانە هەبێ
باش ئەگەر ببینی زۆر خەمیان نییە کە نەوت ڕاوەستاوە ڕاستە بەدەستیان نییە بەڵام هیچیش ناڵێن لە پەسەندکردنی یاسای بوجا ئێمە لە یەکی 2023ەوە شایستەی دەکرێت بۆ مەسە بڵێن موچی مانگی سێدا بەش دەکرێت خۆ بەشێوە نەوتەکە لە مانگی سێ فرۆشتویانە من نازانم بەس وەکو مانگی چوار موچە بێت بە قەرز بێت خۆ دەبێت شتێک هەر بێت لە بەغداوە لە ڕاستیاوە بێ حکوومەتی هەرێم جوابیەوە باتەوە موچەیە مانگە چۆن دابینەکە کە ئێستا نەوتوای لاتەوە بێ ئەوان جواب بانەوە باش بەزەوەی کە دیاری کراوە لە پرۆژە یاسای بوجە بەشی موچە و بوژانە و پرۆژەکە جێبەجێش دەکرێت دوو هێندە و نیوی ئەوەیە کە ئەمان هێناویانەتەوە لە نەوت و لە داهاتی ناوخۆ چۆن ئەمان بای 12 میلیارد دلار ساڵی 2022 نەوتیان فرۆشتەوە 5 میلیاریان هێناوەتەوە یعنی لە سا 60یان بردووە 40یان هێناوەتەوە ئەوەی کە هەمووی لە بەغداوە دێت سەرەڕای موچە بەشی پرۆژەشەکە بەشی تەشغیلی وەزارەتەکانی شەکە بەمەرجێ ئەمان پابند بن بە وردبینی و ڕێکارانەی کە لە یاسای بودجە دانراوە بۆ ئەوەی هەموو مانگێ بەشە بودجەمان بۆ بێ واتە پارەکەیان بە بێلێپرسینەوە نادەنێ بیێن و بە کەیفی خۆیانی لێ بکەن ئەبێ هەموو مستەمسەکاتێکی مالی خۆیان بۆ ئەم مانگە پێشکەشکەن پەسەند کرێم جا بودجەیان بۆ دێ میزانی حساباتی هەموو مانگێک بە وەزارەتی دارایی بێ پێشکەشی کا بە وەزارەتی دارایی عێراق چاودێری دارایی عێراق تەدقیقێکە ئەو جا تەمویلە کرێ باش هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی ئێستا لە سایەی شکستی حکومڕانی ئەم دوو حیزبەی دەسەڵات ئەو هەرێمەی جاران نامێنێ ئەبێتەوە بە هەرێمێک کە مافەکانی لە دەستور وەکو هەرێمێکی فیدراڵ دەستنیشانەکرێ هەرێمی فیدراڵ دەستگای ئەمنی خۆی نییە و حساب بۆ کەس نەکە هەرێمی فیدراڵ نوێنەرایەتی نییە وەکو وەزارەتی دەرەوە حساب بۆ کەس نەکا و خۆی بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی خۆی هەرێمی فیدراڵ خۆی نەوت نافرۆشیە و حساب بۆ کەس نەکا و میلەتەکەی بچەوسێنێتەوە هەرێمی فیدراڵ دەوڵەت نییە هەرێمە ئەم برادەرانە خۆیان بە مقارنە بە ترامپ و بە ماکرۆن و بە ئەردۆگان و بەمانا کرد وای لات بوو بەڵێ لە مستەوای ئەوانە خۆیانە بینی لە کاتێکە ئەمانە هەرێمن کاک حەکیم ئێمە پەرلەمانی هەرێمی کوردستان بووین داوەتی پەرلەمانی هۆڵەندا بووین لە شەڕی داعشا باش سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان نەیتوانی سەرۆکی پەرلەمانی هۆڵەندی ببینێ وتیان لە بەرەوەی پرۆتۆکۆلی وڵاتی ئێمە پرۆتۆکۆلی دەوڵەتی ڕێنادا سەرۆکی پەرلەمانی هەرێمێک سەرۆکی پەرلەمانی دەوڵەت بە مقابلی بێ ڕئیسی لیژنەی علاقاتی خارجی پەرلەمانی هۆڵەندیمان بینی و پێشوازی لێ کردوین ئێمە زۆر خاتریان گرتوین کە فەرشی سووریان لەگەڵ سەرۆکە گەورەکانی دنیا بۆ ڕاخستوین هیچ کەس هەرێمەکانی وڵاتی ئەڵمانیا چەند هەرێمە وڵاتانی فیدراڵی هەرێمەکانیان ئێمە ئاشنانین پێیان ئێمە ئاشنین بە دەوڵەتە ئیتیحادیەکە و پەرلەمانەکەی و ڕئیسی دەوڵەتەکە نەک هەرێمەکان ئەمەی لە هەرێمی کوردستان بووە دەوڵەتێک بووە و بەس ئیعلان نەکراوە بەس بۆ بەرژەوەندی خەڵک بەکار ناتوە دەسەڵاتەن ئەگەر بەکارات پێشتێکی باش دەبوو هەموو ئەو پارانەی بردویانەتە دەرەوە نەبوو لۆبی بەرژەوەندی میلەتێک بووە لە ڕیفراندۆما بینیمان وتیان یەک دۆستمان هەیە ئیسرائیل لەسەری قەرزار بووین بریا هەر دوژمنمان بووە نەک دۆست چکەمە دۆستایەتی ئیسرائیلمان بۆ چییە ئەم لۆبیانەی کردویانە لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپی و لە بەریتانیا هەموو ئەو وڵاتانە هەرێمی کوردستانیان وەک پێگەیەکی مخابەراتی بەکارهێناوە سوودیان لە دەستگا هەواڵگریەکانی بینیوە کۆمپانیەکانیان لێرە سوودمەند بوون چ وڵاتانی هەرێمیش و دوجار ئەوان تعامل لەگەڵ دەوڵەتێکی ئیتیحادیەکەن کە عێراقە ئەمە مانای وانییە عێراق زۆر باشە ئەمەوان مانای وانییە ئێمە عێراق چین
ئەمە مانای وایە ئەمانە لە هەرێمی کوردستان حکومڕانیەتیەکیان پێشکەش کردووە خەڵک نەفرەت لەم جۆرە لە حکومڕانی کوردی بکە خەڵک لێی ڕابکە نەک دیفاعی لێ بکە یە حکومڕانیەتی 30 ساڵ بچەوسێنێتەوە داهاتەکەت بەرێ و خۆی دەوڵەمەند کا و تۆ فەقیرکە تۆ چۆن دیفاعی لەکەی تۆ چ دڵت بەکوێی خۆشە بۆیە ئەمانە بوونە هۆی ئەوەی هەرێمی کوردستان لاواز هەرێمی کوردستان لە ئایندەیە مامەڵی پارێزگای لەگەڵە کرێ وای لێ دێت وای لێ هاتووە واشی لێ دێت ینی بۆ خاڵە سنووریەکانیش مەلەفی خاڵە سنووریەکانی شەی مەلەفی ئەمنی مەلەفی خاڵە سنووریەکان مەلەفی هێزە چەکدارەکان مەلەفی پەیوەندیەکانی هەرێم لە وڵاتان کە ئەمانە هیچی قانونی نییە هەرێم کردوێتی هیچی دەستوری نییە ئەو دەستورەی کە خۆمان دەگمان پێداوە هەرێم بەو پێیە مامەڵی نەکردووە پێی زۆر لەوە زیاتر ڕاکێشاوە گاڵتەی بە دەوڵەتە ئیتیحادیەکە و عێراق کردووە وەی زانیەوە دەرگای تورکیا هەمیشە بۆ ئێمە واڵایە داهاتەکەمان بەرن و نەوتەکە بە شەریکی بەرن و شەڕی ئەو وڵاتەمان پێ بکەن و بە کوشتمان بن و ببنە هۆی ناکۆکی لە ناو خۆمانە و ببنە مەترسی لەسەر مەتارمان لەسەر ژیانمان لەسەر جوڵەمان ئەمە نەتیجەی ئەوە بۆ تورکیا دەرگاکەی بەسەر کەفڵداون تورکیا دوای بڕیاری دادگای پاریس تعامل لەگەڵ عێراقەکە عێراقی بۆ گرنگترە لە هەرێم تەواو 10 ساڵ توانیان برادەرانە نەوتەکەی تەسلیم کەن و خۆیشیان سوودمەند بن و قازانجی گەورەش بەوان بگەین و زەرەریش بە میلەتەکەیان باش بەس مەلەفی دارەدانی خاڵە سنووریەکان لە ڕووی داهاتەوە دەبێت چۆن دەبێت بە هاوبەشی دەبێت سەرسەرەوە کراوە لە مەودووە لە یاسای بودجە باشە لە 150 داهاتە ئیتیحادیەکانە گەڕێتەوە بۆ عێراقکە گومرگ یەکێکە لەوانە باش و لە 150 داهاتی ئەو دەواازە سنووریانەش ئەبێ بۆ ئەو ناوچانە بێ کە دەواازە سنووریەکەی تایە باش ئەوە یەکێکە لەو خاڵانەی کتایە باشە بەس ئەگەر بودجەبی لە عێراقەوە زەمانە تێ بگاتە دەستی خەڵک بەهاو بەش بە دادپەروەری دابش بکرێت لە نێوان ناوچەکان پارێزگاکان خۆی ئەوە وەگوتم بەشێک لە ناکۆکی یەکێتی و پارتی لە ئێستەی حکومڕانی خۆیانە باشە زیانە گەیەنێ بە مەسلەی یاسای بودجە لە بەغدا زیانە گەیەنێ بە ئەوەی کە ئەم داهاتە کە دێ هەر بەم عقلیەتی ئێستەی حکومڕانی مامەڵی پێەکەن بەڵام داهاتەکە لە ڕاستیە گەر هەر بەو پێوەرەش بێت 57 هیچ گرفتێک نامێنێ لە هەرێمی کوردستانە بۆ موچە و بۆ پرۆژە و بۆ وەزارەتەکان بەس پارەی پرۆژەکانی جیا ئێستا پرۆژەکان وەستاوە بەڵێ تەنمی ئەقالیمیش لەوێژ بەشمان هەیە جیا لە بە پێشماری دانیشتوان ئێستا بە هەموو هەرێم 2 تریلیۆنی بۆ داندا و پێشماری دانیشتوان ئەو کاتە ئەبێت لە هەرێم دابشکرێتەوە بە پێی ژمارەی دانیشتوان و هەڵەبجەش ئینشاءالله دەبێتە پارێزگای 19 عێراقەویش باشە بەس ئەو پشکی بۆ دابین دەکرێت دوێنێ ژێوە لە هەڵەبجە بوون پشکی بۆ دابین دەکرێت وەکو پارێزگایەکی سەر تا ئێستا با بڵێین وەکو پارێزگا لە ناو موازنە تەسبیت نییە لە بەرەوەی یاساکەی هێشتا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بکەوێتە دوای موازنەی عێراقیش ئێمە دوێنێ بەڵێنماندا لە پارێزگای هەڵەبجە بە پارێزگار و خەڵکی هەڵەبجە کە داوای بودجەیەکی تایبەتەکەین بۆ ئیستیحداسی پارێزگاکە و بۆ ئەو پرۆژانەی کە پێویستێتی و لە ساڵانی پێشوشە تایبەتمەندی بە هەڵەبجە دراوە وەکو ڕەمزی قوربانیدان بۆی کە بەشە بودجەیەکی بۆ تەرخان کرێ ئینشاڵڵا و لەو هەوڵین باشە دەخولێکێکمان ماوە لەسەر دۆلار زیاتر دەبەزێ ئێستا بەڵێن بەرزوو نزمیە لە 142 بۆ 144 چی تازەیە لەبارەی دۆلار و بانکەکان لە ڕاستیە دۆلار ئەو ڕێکارانەی کە بانقی ناوەندی لە سەرەتاوە گرتیە بەر بۆ ئەوە بوو کە بەهای دینار ڕابگیرێ و سەر بخرێ و دۆلار لە تەهریب دەرباز بکرێ لە تەبیز و سپیکردنەوە ڕێی لێ بگیرێ تا ڕادەیەکی باش هەنگاوەکانی عێراق جێی خۆی گرتووە خەڵک لە 140,000ەوە کە دۆلار تێپەڕی تووشی ئەم قەیرانە گەورە بوو ئێستا هاتووەتە خوار 148ەکە هەنگاوەکانی کاتی پێویست بووە ئەو مینەسە ئەلەکترۆنیە و ئەو ڕێکارە نوێیانە و وردبینی حەواڵە و کۆنتترۆلی
تهریبی دۆلار کاتی ویستووە تا ڕادەیەکی باش تهریب ناڵم نەماوە کەم بۆتەوە و وردە و جیاوازی لە نێوان سعری سەرفی ڕەسمی دێتە 135 جوانە پێشبین دەکرێت ئینشاءالله دێت کاتەکەی دیارەیان هەوڵەکان بەرەو ئەوە ئەڕۆن باش و من دوێنێ لەگەڵ بەڕێز عەلی عەلاق قسەم هەبوو کە باشە ئەوان ئێستا لە ئەمریکان و لەگەڵ وەزیری مالیەش بۆ مەوزوعی ئەو قۆناغی کە ئەوان کاتی خۆی چوون و ڕێکەوتنیان لەسەر کرد و هاتنەوە جێبەجێیان کرد و نەتیجەکەی ئێستا ئەمریکا تا ڕادەیەک گەشببینە بەوەی کە عێراق هەنگاوی عەمەلی ئەم جارە کات بە ڕێکردن و خەڵەتاندن نەبوو بە فعلی هەنگاوی کردەیینە بۆ ئەوەی سعری سەرف لە عێراقا مستەقر بێ ئەوانیش لەگەڵ ئەوان بەڵام ئەوان کێشیان لە تەهریبە هەبوو کێشیان لە سپیکردنەوەی پارە بوو کە لە عێراقا هەموو ئەو بانکانەی کە لە عێراقا هەن کەمیانن دەگمەنن ئەوانەی تێوە نەگلاون لە سپیکردنەوەی پارە و لە کاری نایاسایی بە کوردستانیشەوە بەڵێ ئێستا بۆ نمونە دۆسیەی بانقی شەرق ئەوسەد لقی سلێمانی لە دادگای کەرخە لە بەغدا تحقیق دەستی پێکردووە کە ئەمانە کۆمپانیای مستەمسەکاتی خەڵکیان بەکاری هێناوە ئەوانەی کە وتوانە وەرن حساب بانقی بکەنەوە و مستەمسەکاتەکانتان بێنن کۆمپانیایان بەناوە دروست کردوون و چون بە ناوی هێنانی مەواد و فاتورەی تەزویرەوە پارەیان سپی کردوێتەوە پێی ئەو ئێستا دۆسیەکە خۆشبەختانە لە عێراق چۆتە قۆناغێکی باشەوە دۆسیەی بانقی شیمال بە هەمان شێوە لەسەر هەدری ئەموالی مەصرف شیمال کە 505 ملیار لە تحقیقاتی ئەوەلی بانق تەسبیت بووە لە سەریان و ئیحالەی محکەمە کراوە لە دادگای کەرخە هەموو مساهیمەکانی بانقی شیمال کە ئەمە پارەیەکی زۆری خەڵکی تایە ئێستا بانقی کوردستان لە بەردەم ئەو وردبینی و لێپرسینەوەیە کە ئەمانە حسابێکی ئیستیسماری گەورەیان هەبووە کە کاتی خۆی پارەی نەوتیش لێبێ بووە لە تورکیا لە هاڵک بانک ئەمەیان لە بانقی مرکزی شاردۆتەوە کە ئەمە جەریمەیەکی گەورەی مەصرفی و مالیە کە کردویانە نانهێشتۆ بانقی مرکزی بزانێ و کۆمەڵە دۆسیەی تریان لەسرە لە کاری نایاسایی لە سپیکردنەوەی پارە هەموو ئەمانە ئێستا لە بانقی مرکزی لیجانی بۆ دروست بۆ وردبینی دقیقە کرێ کاتمە زۆرکەمە بەس دۆلارەکە هەرزان بێوە زڕمدانەوە لەسەر بازار لەسەر شتومەک وتت پێشبینی دەکرێت بێتە 135 بەس ئەی بازار بۆ بازار هەرگرانە شتومەک خۆی وەگوتم کاتی پێویستە کاتێ بازرگانێک دۆلار بەگرانە کڕێ و کێشەی حواڵەی هەیە و ئەمانەی بۆ ئاسانە بێ و دۆلار هەرزانە بێت دێتەوە سعری سەرفی ئێستا کە عێراق زەرەری لە خۆی داوە نرخی سەرفی لە 1465ەوە هێناوە بۆ 1300 ئەمە زیانێکە عێراق لە خۆی داوە لە پێناوی بەرزکردنەوەی بەهای دینار و دابەزاندنی دۆلارە بۆیە ڕازی نابینێمەش ئەمە کۆمەڵی بازرگانی چاوچنۆک کۆمەڵێکە خەریکی سپیکردنەوەی پارن لە مەسعودبەند بن و ئەم فەرقە زۆر بێ وردە فەرقەکە کەمە بێتەوە سعری سەرف و بازاڕی ڕەش ئەو کاتە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی بۆ حەواڵات بەدڵنیایەوە بۆ بازاڕیش سوودی هەیە و فەرقەکات بەڵام وەگوتم هێواشێوە باشە لە کوردستان بەداسوونی زۆر کرد گوێت لێ نەگیرە سەبەرچوونەکان لە پەرلەمانی عێراق جێی خۆی دەگرێت گوێت لێ دەگیرێت بەدڵنیاییەوە لە عێراق نەزاهە هەیئەی نەزاهە بەڕێز قازی حەیدەر حەنون کە تازە دەست بەکار بووە لەگەڵی دانیشتوم بە فعلی دەستیان بە ئیش کردووە و لە سەرۆک وەزیران و وەزیرەوە پارێزراو نیە لایەن دۆسیەی گەندەڵی هەبێ ئەڕواتە دادگا و فەرمانی گرتنیش دەرەچێ و ئیدعای عام لە عێراق ئەکتیڤە و فعلی کارەکە سەرەڕای هەموو ئەو تێبینی و ڕەخنانەی لە عێراق لە حکومڕانی هەیە هێشتا کۆمەڵی موەسەساتی هەیە ڕۆڵی خۆیانە بین ئەی پارێزگاری بانکی ناوەندی کە بەردەوام پەیوەندیتانە گێگرتنی هەیە بەدڵنیاییەوە من دەستخۆشیم هەیە بۆ هەموو ئەو هەوڵانەی بانکی مرکزی و لەگەڵیشیانە زۆر لە تەواسوڵام زۆر هاوکارم بۆ ڕێگری لە تەهریبی دۆلار بۆ مکافحەی تەبیزی ئەموال
بۆ هەموو کارە نایاسایانەی بنووک لە عێراق و لە هەرێمی کوردستان کردویانە و بەردەوامیشین و باش ومێ دەکەم هەموو ئەو دۆسیانەی کە دۆسیەی گەورە و گەندەڵی بوون و لە هەرێم هەمویانە کردە تەنەکەی خۆڵەوە لە عێراق بیبینەوە ڕەفەی دادگاکان بۆ دادگایکردنی گەندەڵکاران. باشە لەسەر پرسی دامەزراندنی سیەکەمەکان و خاوەنبڕانەکە ئیشت کرده بوو شتێکی تازە هەیە بەکوێ گەیشتووە بۆ هەموو هەرێم مەبەستم. لە ڕاستیە سیەکەمەکان و بڕوانامە باڵاکان تا ئێستا لای وەزارەتی خوێندنی باڵای عێراقە وەڵام. باش من بۆ خۆم زۆر متەفاعل نیم بە وەڵامی وەزارەتی خوێندنی باڵای عێراق. مەجلیسی خدمەی مەدەنی عێراق هەرڵێ حەقیانە بە پێی یاسا بەس وەزارەتی تعلیم عالی پێویستە وەڵاممان باتەوە تا ئێستا وەڵامی نەداوەتەوە. من دوایی نووسراوم بۆ کردوون. بەشێکی تر لەو دەرچوانەی زانکۆکانی هەرێم کە لە ناوچە ناکۆکی لەسەرەکان نفوسیان ئەوەیە لە کەرکووک و لە دیالە و لە موسڵوانە ئەوانە ژەر خەریکین بۆ دامەزراندنیان بە تایبەت بەشە پزیشکی و طوبیەکان کە 1600 کەسن و گرفتی تیا بۆ ئێمە توانیومانە هاوکاریان بین و هەوڵیان بۆ بین ناوەکانیان ئێستا لە تەدقیق و سەحە سودورایە کە ومێ دەکەم تەواو بێ ئەوانیش باشە باشە. دوو پرسیاری تر بە کورتی لەو ڕۆژنامە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق قسەی کرده بوو دەڵێ دەسەڵاتداران هەرێم ڕێگەنەدەن ئاوەرەکان بگەڕێنەوە بۆمە بەس هەڵبژاردن بەکاردهێنرێن لە ئاستی نێودەوڵەتی بەکاردهێنرێن وایە خۆی بەشێک لە ناکۆکی لە یاسای هەڵبژاردننی ئەم جارە کە تعدیلمان کرد. باشە پارتی دیموکرات لەگەڵ کلدانیەکانە تێک چوو. بەشێکی لە دوانەکەی وەزیر کە کلدانیە و لەو کوتلەیە ڕەتفعلە لەسەر ئەوە بەڵام بەس ڕاستەوە بەڵام ئیرادەیەک هەیە نایەوێ ئەم ئاوارانە لێرە بڕۆنەوە کۆتاییان بۆ هەڵبژاردن سوودیان لێ وەرگیراوە سوودیان لێ بینرێ بە تایبەت ئەم جارە چونکە یاساکە ڕێیداوە لە شوێنی خۆیان دەنگ بدەن لە ناو مخەیەمەکانە کە ئەمە ترسە لەوەی کە هەندێک لایەن بەکاریان. باشە پێشبینیت بۆ دۆخی دەسەڵاتدارانی هەرێم ئێستا پێ دوایە لە بارودۆخی خراپدان نەوتەکان لێ وەرگیرداوە راپۆرتی نێودەوڵەتیە دۆخەکان چۆن دەبینی؟ ئایندەیان چۆن دەبینی؟ وڵات دەسەڵاتدارانی هەرێم ئیشاڵڵا خوای گەورە ئینتیقامی 30 ساڵ ستەمیان لەو خەڵکە لێوەرەگرێت. دوعایان لێ دەکەی؟ وەڵات دوعای من نادوعای هەموو خەڵکەی کە ستەمی بەرکەوتووە لەو دەسەڵاتدارانە منەوەی کە توانیومە لە کاری پەرلەمانیا بەرامبەریان بۆ داوای مافی خەڵک هەوڵم دا و ئێستش لە بەغدا خەریکم و درێغیش ناکەم و بەڵام ئاهی ئەو خەڵکەی کە 30 هیواداریشن زوو بڕۆی ئەو هیوایەت هەیە زوو بڕۆن. وەڵات جا بەدیلیان حازر بێ ڕۆشتنیان ئێستا زۆر ئاسانە. بەڵێ ئیقلیمیەن نێودەوڵەتیەن ڕۆشتنی ئەم حکومڕانیەتی ئێستەی هەرێم بەم عەقلیەت و شێوازە زۆر ئامادەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەدیل بۆ ئەم دۆخە خراپە خۆیان هەروەکو پاڵەوان نیشاندن لە شاشەکانەوە هەر ئێوەش یەکێکی ترە لە موسیبەتەکان کە هیچ کات دانیان بەوانە ناوە کە خراپترین حکومڕانیان هێناوە شکستیان خواردووە. سوپاس دەکەم زۆر سوپاس بەڕێز کاک سوورە عومەر سوپاسی ئامادەبوون دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.